بینەرانی قەدرگرانی کوردستان 24 لە هەرچێکن سڵاتان لێبێ خۆشحاڵم ئەم جارە لە پرۆگرامی بۆ هەمووان لە باژاری زاخۆی دەلال بە ئێوەی هێژا شاد دەبمەوە. نەمتوانی لەم بەرنامە بازاری زاخۆ یان دەڤەری زاخۆ فەرامۆشکەم بەو پێی هەمومان بە چای خۆمان دەبینین لە ماوەی چەند ساڵی ڕابردوودا 4 ساڵ بۆ 5 ساڵ لەو کاتێک کە کابینەی نوێ حکوومەت یارێمی کوردستان دەست بەکاربووە بە سەرۆکایەتی بەڕێز مەسرور بارزانی کە زۆر گرنگی بەوەدا دەسەڵاتەکان لە ناوەند و لە پارێزگاکان دابەزن بۆ شار و شارۆچکە و دەڤەرەکان. دووبارەی دەکەمەوە نەمتوانی باژێری زاخۆ فەرامۆشکەم بەو پێی بە بەراورد بە ساڵانی ڕابردوو ینی لەسەر ئاستی خودی خۆم وەکو پێشکەشکارێک دوجار وەکو هاونیشتمانیەکی کوردستان کاتم ئێستا زاخۆم بینی بەڕاستی دڵخۆش بووم. بۆیە بە پێویستیم زانیم بەرنامەیەم جارە لێرە بۆ ئێوەی هێژا تۆمار بکەین بە میوانداری بەڕێز گۆهدار شێخۆ سەرپەرشتیاری ئیدارەی سربەخۆی زاخۆ هەروەها ژمارەیەک لە هاونیشتمانیانی دەڤەری زاخۆ و دەوروبەری زۆر بەخێر بێن سەرچاوان و تفتانوان زۆر بخێر بێن سەرچاو بۆ زاخۆ دەلال چاوت خۆشبی. با بزانین لەم کابینەیە چۆن دەستان پێکرد دوای ئەوەی کە زاخۆ بوو بە ئیدارەیەکی سەربەخۆ چیتان کرد؟ دیارە ژمارێک پرۆژەی خزمەت گوزاری و گەشتیاری لێر دەست پێکردەوە پێم خۆشە بە خۆت باسیکەی خێر بێن سەرچەوە خێر بێن شارێ زاخۆیە دەلال جەناب تو ستافێ کوردستان میوانێ دەژتکەن ڕاستی ئەگەر توچێک قۆل بەحس بکەینە زاخۆ سەردەمێک کابینە هەیە بە سەرپەرشتی ڕێزدار جەنابێک کاک مەسرور بارزانی و هەر دەستپێکا کابینێ طبعا ئێکەم دەرچوونە جەنابی سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی بۆ شارێ زاخۆ بوو کو جەنابی سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی خۆ هەست کرد و ئەف شارە پێویستە خزمەتەوەی زیاتر بێداکردنێ جارا ئێکێ بە کوژمێ 5 میلیارد دیناران وەکو قەزایەک بوو سەر پارێزگا دووکێوە پرۆژەلوی باجری هات نەجێبەجێکردن پشتینگە جەنابی سەرۆکی حکوومەتێک و ئەو سوپاسی وام بێژم بۆ بەڕێز جەنابی سەرۆک مەسعود بارزانی کو ئەو بڵێناخ بۆ خەڵکی زاخۆ دایک و زاخۆ پێویستە ببێتە ئیدارە سەربەخۆ سەردەستێ بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی ڕێزدار کاک مەسرور بارزانی کابینە نەهێدا زاخۆ سۆران هەردوو بوونە ئیدارە. ئەگەر بەحس بکەین ماوەی وان دو ساڵ و نیوا دام شێن بێژین کو ژێ ئیدارێ بڕاستیش شۆڕەشێک ئاواتیکردنێ زاخۆ من پێخۆشە خەڵکێ زاخۆ بخۆ ئەو خەڵکێک و پێشتر زاخۆ دیتە نوکە زاخۆ تەقیما زاخۆ بکاتن. بیدایەتی ئەم هاتین سەر ڕاستبارتەوە بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانê ku زیاتر ئەو پرۆژە بن ئەvê ku bijîn û jiyara xelkê ve girêdayê terkîza me ser wan abîtin û paşê projê dîjik ku باشە سەرەتادا گشتی خزمەت گوزارەکان دەستان پێکردیان لە گەشتیارەکان لە خزمەت گوزاری لە خزمەت گوزاریەکان ئەگەر هیچ گەڕێکێک لە زاخۆ هەیە کێشەی ئاوی هەبێ کێشەی پاکردنەوەی هەبێ هیچ گەڕێکێک هەیە دواتر لە بەڕێزانیش دەپرسم لە نیشتوانیان بەڵام جارێ ئێوە وەکو ئیدارە دەمێت جواب دەنەوە. پێم خۆشە ئەم بەحساوێت چەندێ بکەم بیدایەتی ئەم هاتین ئێکەم تشتێک و مەدەست پێکردیم دیراسەیەک هاتەکردنێت زاخۆ 165 قیر نەبوو جادەکە 165 قیر نەبوو 135 قیر بوو ئەوانەی کە بێژن ئەوێت قیرج بوون ئەو شکار کەفتە بوون. طبعا ئەف راپۆرتە مە پێشکەشی بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی کرد زۆر یعنی سنگێکی فران گوتی پێویستە هەمی کۆچ و کوڵانێت زاخۆ بهێنە قیرکردنێ وەکو شوڕەشێک دەست پێکردمە بۆ جادێت زاخۆ. طبعی ئەمە دەست ئاوەدانیە شارێ زاخۆ کرد جادێت خۆ 180 ئەوێت هەین مە هەمی ڕاکردن و ئەوێ دیژمە دەست پێکردن و کۆچ و کوڵانێت زاخۆ و لەزال بەردەوامن و دێ بەردەوامیش بێت. خۆشبەختانە سپاس بۆ خدایە مەزن و دلۆڤان و ئەڤرو کە زاخۆ 181 قیرە 119 ماوە یعنی بێژن 119 مایە ئینشاءالله بەردەوامیە هەیک و ئەو 119 بۆ ئەف ساڵە و ساڵە داهاتوو تەمامەن زاخۆ هەمشتوارێ جێبەجێکرد. زاخۆ تایبەتمەندیێکی خۆی هەیە بۆ پێی ئەو سنوورە لەگەڵ وڵاتێکی دراوسیاویش تورکیا ئەمە دەزانین وڵاتی تورکیا وڵاتێکە لە بواری کۆمپانیا و لە بواری بازرگانی وڵاتێکی پێشکەوتووە
بەو پێی زۆر لێک نزیکن ئێوە چیتان کردووە لەم کابینەیە یان لە دوای سەر بەخۆبوونی ئیدارەی زاخۆ بۆەوەی کۆمپانیەکانی تورکیا بانگێشکن لە زاخۆ پەرە بە بواری وەبەرهێنان و بوارەکانی دیکە بدەن لە بواری بازرگانی. بله پیش از بچمە سەروی پرسیارە مەوێت ئەس تەمام کەم ئەوە جادام گەڕم طبعا وقتی ئەم جادەیەکی چێت کە مەوێت بزان ینی بنیاد تحتیەوە درستی چێتکەن مەجاری و هەمێ من زۆر جارە ئەvە نمونە بوو هەمی خەڵکی زاخ و بوو ئەعلامێژ من گەلێک جارە بەحەس کردە 7 میلیارد بەس میل بن عەردێ داین هەمی مەجاریت زاخ و دەوروبەر ناغەکەی طبعا کە بەحسە زاخۆت کم باتوف و قەزا باتوف و قەزا زاخ و ناحیەتمە بکوژمی 7 میلیاران بەس یا بوو بێت کەس نابینێت بەڵام ئەvە توشتێکە کو دوێت بێتە چێکردنێ بۆ سباهی کو بێژن بابەتی ئافرێژە زاخۆ شێوەیەکی جوان و ڕێکوپێک بێنە دروستکرد ینی گرنتی ئەوە هەبووە لەو کارەکە بەیانی بارانێکی زۆر بوارێ لافاو دروستنەوێ بۆ زاخۆ ئەو پارەیە کە خرج کراوە خەڵکی زاخۆ شێت شەهادەکەیەوە چەندێ بدەێت کو ئەو مەجاریت نەچێکردین ئەو بارانێت زۆر معدا خابیرێ زاخۆ تێنەبیت کو پچەک ئافرا بوو کوش بێژن دەسەڵاتەمە هەمی زیاتر بووە کو 205 ساڵە ئاف هەندە بەرز نەبوو 205 ساڵە کو ئاف زێدە بەرز بوو زاخۆ هەندێک زەرەر و زیانێت بچێکە بەس گەڕک و کوڵانێت ناف شارێ زاخۆدا هیچ شێوەیەکە هەموو ئەو مەجاریت نەچێکردم شێوەیەکە گەلک باش کاری خۆکردن و هیچ زیانێک ژە نەبوو بەرهەندێ ئەvە خۆلەکە سەرکەفتنەیە یا کابینانە هەیە و بەڕێ جەنابی سەرۆکی حکومەتە هەرێما کوردستانê ku terkîzê ser bunya tehtiya şarî bêtekinê bû mustaqbelcik kêşe durust nebe. Adî ew bû peywendî be welatî Tirkiye kompanyakan çika hav snûrin belê lêk nizîkin kompaniyê Tirkî li vêrê kar dikin ziyatir kompaniyê bazirganî ne ew kompaniyane ewaneyê kale deyînin û هەندێک بێژن گەل خەلکێ زاخۆ یان گەل بزنسمەنێت زاخۆ شریکن خوددان معمەلن خوددان مارکەنە ئەو مارکێ کول هەموو عێراقت هێنە دابشکردن و هەرێما کوردستانê ئالوگورا بازرگانی ناوبەینامە و تورکیەدا زۆرە خۆشببختانە شەریکاتی تورکی هەنە بوارێ وەبەرهێنانی هەرێمی هەمی هەرێما کوردستانê li زاخۆژێک هەندێک هەنە vî wextî de me hewl daye ku zêdetir وەبەرهێنێت تورکی بێن بەس ئەم vêj bîr nekin ji ber wazê aboriyê Tirkiya bixwe nûke mustesmerê nûke terkî zewana ser Tirkiya bixwe bes me karê kirî zor kompaniyê diyet biyanî zaxû kar dikin kompaniyet îmaratî ne wextekê nêzik kompaniyet Qetarî seredana zaxû dikin bi warê weberhênanê pêşkeftineka gelek baş xwe vedêtî û tevî ev alûgora dê zor zor berdewam bîtin سەروی هەمیە را بەڕێ جەنابی سەرۆکی حکومەتە هەرێما کوردستانê سەردana bajêra zaxû kir berê binyatê bû projeyekê gelek giring deyna ku navça pîşesazî em dibêjin dema ser navçe pîşesazî eger bûm bûrî basî binaxa yan bûnê tehtî şeqamekanî zaxû dikir ema zor caran bilênelê êsta regey şlopî lewla şo bo babilên Rojava regey fîşxabûrmane belam zêdetir basî regey şlopî yekem çika زۆر جار هات چومان کردووە لەوێ خەڵک زۆر جار گلەی هەبوو لەسەر شەقامەکە بۆی کە شەقامێکی بازرگانیە جەنابیشت باس کرد کە کەلوپەل و کاڵا زۆر ئالوگۆڕ دەکرێت لە نێوان هەردوولادا کاریگەری کردووە لەسەر جادەکان من ئەمڕۆ یەکسەر هاتم بۆ ئێرە نەچوم ئێوەم نەدیوە گۆڕانکاری بەسەردا هات ئێستا خۆزگەڵ چوو بۆتە جادەیەکی ناوڵەتی مەرزی ئێستا نازام کە داخلی زاخۆ دەبێت خۆ دیارە ئەوم بینی هەر هەمووان شێوە کە بچێ برایم خەلیلیش ینی بۆ گمرک دیارە کە چەند ڕێکۆپێکی کردیە جادە و نظام بووە و هەم لە بژن هاتوچووی مرۆری هەمژێک ئینارە هەمژە چاندنی داروبار ینی هەم خاوێنی بەس تشتێک دیش هەیە با پرسیارش کرد لێ بکەم پارەیەکی زۆر تەرخان کراوە بۆ زاخۆ نزیک 200 میلیارە پێماوێ بەڵام ئەوەی خەڵک دەیبینێ زیاتر ئەها منیش یەکسەر وتم دڵخۆشم ئێرەم بینی پێم خۆشە بەڕوونی بۆ خەڵک ڕوونکەیتەوە بێجگە لەم تەنها پرۆژەیە چی دیکە بۆ زاخۆ کراوە بێجگە لە بنیادنانی شەقامەکان پرۆژەی دیکە چی هەیە ئەوجا پیشەسازەکان فەرموو ئەگەر وەتەنا ئێرە دەبینێ لە زاخۆستا من بویە بەحسم کرد هەر کەسێک بێت بەداخەوە هەندێک جار ئەعلامی بڵێن
بە شێوەیەکی پرۆفشنال کاری خۆیش ناکەنان دەبێژن زاخۆ بەس کورنیشە زاخۆ چێگەن یاخ بووە پرسیارەکەی منی ژۆیە کاکە 203 میلیارد دینار الوی شاری هاتینە خەرجکردن یا بۆ بەڵێ. صرفکردن تەنها ئەف پرۆژە بۆی 15 میلیاران گەشتۆتە 15 میلیارد. هەموو ینی کە دەکاتە لەوانە 1 ساڵی بێ بەڵێ ئەف پارێدیان ئەف بجادی هەمی بووان پرۆژە بووە ئەوێک و بژین و ژیارە خەلکی وەگرێت بۆ نمونە کە باسی مە بەحسێ جادا کرد بەڵێ طبعا جاده 140 میلیارد بس بو جاده زاخو حتی نوکه هادی نخرج کرد طبعا اف پروسه بردوامه نوکه همه قناغاسیه یا کرکرنا جاده زاخو بردوامن خلق شهدکی ها وید چنده دید راگهاندن اگه کاری خود درست بکد بشت ناف گرک زاخو ده دی بینید کچ هاتیه کرده بله اوه بواری بجن خدمت گذاری ئەی لە لەبواری پەروەردە بەڵێ پارە بە ئۆش دەرخان کراوە بەڵێ حتمان بله لەبواری پەروەردە ئەف ساڵە کو ئەم بێژن بوون ما 2 ساڵ و نیوێت کو ئیدارە سەربەخۆی زاخۆ 14 قوتابخانەی نوێ دروست بوونە کو هەندێک شوانە زۆربەی خلاص بوونە هەندێکیش پرۆسا جێبەجێکردنە نزیکی 40 قوتابخانە ji هاتینە نوێژەنکردن لە هەر شوێنەکێ کو قوتابخانە پێویست بن مەزیکە هەوڵدایە و ڕەزامەندی وەرگرن و کال سەر بێتەکردن ڕەنگە خەڵک وێ چەندێ نەبینن بوارێ تەندروستی کو نزیکی 20 میلیارە بوارێ تەندروستی هاتیە خەرجکردن ئەف 20 میلیارە بوو چ بووە ئەس نزانم من پێ خۆشێک و ستافێ کوردستان 24 سەردانێک و نەخۆشخانە زاخۆ بکرد کاکیستانێرەکوانەکتیڤە لێرە سەردانە تەواریە زاخۆ بکەن بزانن تەواریە زاخۆ چ ئاز دەیانوکە بۆیە ئەنی دابینکردنە ئامیرێت پزیشکی ئەلزاخۆ خاوێنکردن و پاقژیا کەرتێ تەندروستی ئەنی ئەvە هەمی هاتی نەکردن بوارێ کەهرە بێدا ڕاکێشانە کەهرە بێ بوو چەند گەڕێکێت زاخۆ بۆ چەند جێت کوش دەروەی زاخۆ ئەو لوداک و کارە بێت سەر زاخۆ کێشانە کارە بێ بوو گوندا ڕێکێت گوندا ئاوێت گوندا ئەنی هەمی ئەvە ئەفسەل هەمی سنووری ئیدارە سەربەخۆی زاخۆ بەردەوام ئەمە دەچمە لای هاونیشتیمانیانمان لە زاخۆ هەمووتان بەخێر بێن دووبارە پێم خۆشە لە ئێوە گوێبیستی سەرنج و بۆچوون و پرۆژەکانتان بم چیتان پێویستە پێم خۆشە کەسان باسی کا گۆدار نەکەن چکە جێپەنجەی دیارە هیچ پێویست ناکە باس بکەین چی کردو و چی نەکردو بیدیبان یعنی نەدەستخۆشی لێ بکەن ئەوە پێما بێ ئەرکە هەرچی حکوومەتی هەرێمی کوردستان و هەرچی زناویانە پێم خۆشە بزانم چیتان نوقسانە لە زاخۆ چی دیکەتان پێویستە چیتان لە هەزرێدا هەیە زاخۆ و دەوروبەری زاخۆ چی دیکەی پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان چه هەنگاوێکی دیکە باە بۆ زاخۆ کەرم بکەن دەستپێکی بخێر بێن بۆ باژێری جوانی بۆ باژێناویش بەخێر بێ سوپاسیا بەرێ سەرۆکمە سوبارزانیت کن و جەنابێ گۆدارچی خۆی هەلبژارد ئێکەم سەرپەرشتیارێ باژێرێ زاخۆ ئەم نەچن سەر ینی مەرجێتە بجێ بینن و بەسێ سەدا گۆدار نەکەن چونکو ئەوی قیاداوان ئەوی سەر ڕێبەریە و سەرپەرشتیاوان کارای کردی نەکەزی کراکێکە دیکە بۆ مە بەسیویش کن کاریویژی ینی وەکو ئەمە بێژن ژێرخانەبی ژێرخانە دەست پێ کرد سەرخانەژی ئینشاڵڵا دێ پتر سەر شۆلکنجی هەردوو مهم من بوومە بەێ ئەگەر کورتیانە بچمە ماوزۆی دەست بژم زاخۆش بەری سەدای گۆدار و پشتی سەدای گۆدار تو بخواش بەری چەند ساڵێکی هاتی چی دەوێت ئێستا چی پێویستە زاخۆ هاونیشتمانی لە زاخۆ دە زاخۆ باجرێکی مەزن لە ناو بەرنامەکە بۆ من وتە هەموو زاخۆ من دەناسەیە وایە کەسێکی ناساوە لەو دەبەرە پێ باشە چت پێ باشە بۆ زاخۆ بۆ شارەکەت داوای ئەو بکە دەلیڤی دەم بەێ زاخۆ باجرە gelek مەزنە ینی قەدەرێ محافظایەکە چ ینی عردێ بێت چ ئاکنجیێت وێ بێت و چ ئەف تایبەتمەندیت شۆڕەشێ و شەهیدا و جوانیە و شینوارە و گەشتیاریە ئاینی گەشتیاریە دینی و گەشتیاریە دیتر ینی چەند شول زاخۆ بێتکردنی هەر بوو زاخۆ کێمە بەس زاخۆ ئەم بێژن چ قورتال بی ئەف تشتێ غەریب بوو من ئەف ساڵە ینی پار و پێرار یان چەند ساڵە من زاخۆ دەنە دوبارانت هاتن gelek malت خەلکی بەراو دەچوون سامانت خەلکی بەراو دەچوون تشتوان بەراو دەچوون ئەف ساڵە ینی بەڵام پێم وایە هەمووی قەرەبکرانەوە قەرەبکرانەوە بابەت ناوە بابەت ئەو ما تەوەقعت کرد ینی ڕێگری لە دووبارە بوونەوەی بگرین
ما توقعت كرب حجم في بارانهاتي في حجم يعني عملاقي او بارانهاتي الكردستان حمي كردستان يعني قال زارت شيبين هم قال طرسان شيء يعني دنگی برس ماستر دست شيبن بس وصلنا دركات اف مجاريه حكمت تشكيلين زاخو مجاريه عملاق تشكيل بين مبخاز قال جا خلك زاخو زانت يعني دوزر تشوتي دست خوش قنابه تشوتي ده او شو الكارت ديتر هر زاخو بي تي في خدمته خدمت همي كارت دست خوش پیامکت گیش بله. پیم خوش آن اجتماعی چکار گربه بله کرم کن سپاس ما مستعب خیر هاتن سپاس پیم خوش دواکاری تان هبه اوا دست رو بروی ایوه سپاسیا جناب سروک حکومت هرم بگن کو زاخو اج باجر اک برف نمانه جیان دای و شیم بی و زاخو باجر زاخو اداره سربخوی زاخو از خلک نو چداریا در کار ما سر قزانوندی زاخو و بله حکومت هرم کردستان و اداره سربخوی زاخو کومکا پروژه زور باشه دورا ما هاتن انجام دانه و کومکا پروژات اوانا من باز کرد حزم نبزام دواکاری تان چیا داوخازی ما یکش آریشا مازنا ناچداریا در کار جارا سرکرنا عرض در کاریه عردی در عرض کار در کار حتان و که نه تا باش. جارا سرکرنش بر هندکو السردم رژیم بعث اف خلق گند تو. دوبر تعریب کرده اوا دست یا خوش باید بسیارکت گیش ما او نوع دواکاری هم دویست بسیار دیش گلک مهمه بله اش فرم ما مستگهدار شیخ و سرپرست اداره سربخوی زاخو نوکه آریشه کادی شوی ماستر دور مبچکش باجر زاخو دیره گلک گنج بیکارن گلک بیکاری هیل دور مبراستیش اوجی به چاره سرکرنه و چاره سری آویجی اگر پروژه زاخو اش دست خوش. آواز با- زاخو به روجهلات زاخو ما دگلک که گهدار لم برنامه ولا مدت رو کرم که چه زیوزاری تمام درکار کاکا درکار در کار درکار راست بله. زور سپاس بو مهمان که بلکی داواکاری تونا اون اوه کو مجبجه کردن چه داواکاری ترجنیا جوالا آخر گفتم جيب ممنونم اول لسای سروکی حکومت هرم کردستان زور سپاس بو جناب سروکی حکومت هرم کردستان کو بردوام پشتوانه بو همو او پروژه کو مجبجه کردیم بسیار که جه خدا بو از بجم بابت اون حل کردی ایک شما بریاره بو که جناب سروکی حکومت هرم کردستان کشا او خانی و عردت کل ناحیه در کاری هایم راستیش کشا بو یعنی یک اگه خانی کری با پیویز بو پاره بده خدا نه عردیش یعنی بله. چه مشکله بو بابت اون هاتی حل کردن و ان شاء الله زیترین وقت خلق او چار هات چار هاتی چهار اسا بله اسا دل بابت گنجان بله لو ناوچه بابت يعني بیکاری سامي بله هليكار اسا بله. او بروجانا لزاخو هنا بله دكري جنابي سروج حكومت برياري داوا سطح هفتا و پنجی هزی کار اینا و خو استفاده آن لبگره سودیان لبگره جیان دبیت ولم پروژانا اگر بحث فرصة عملي بكيان شولة الزاخو خلال وان 2 سالا ده نزدیکی 7000 کس کارت کن بس اف کارتها کار وقتینه اها وقتینه همیشه اینین بله تاتین دیف پروژانه بله کارت پروژه کو همیشه ای اوید کو و برینانه 2500 فرصت کاری پیدا کنه پشت کو بوی اداره سر بخوی زاخو بسیار که زور جای خدا پیوسته من زور جاره گوتی ام احتمام بدینه در وی شاره گندت ما ناحیت ما قضایت ما دیکو خلق ملی شل بکرد وقت اگ نزدیک انشاءالله ما پیش سازی زاخو دی بری دینه منطقه در کاری اوه ایک شما پروژه ما کو خلقی وی دبری پیش شل بکرد سایق تاکسی دی پیش خدا نعمت عمدی شل بکرد هر کس اگ شد و نوچه در کار نوچه که گشتیاریه ما نوکه دست لوفه شرانشه که نظام جناب تقول سیلاوا شرانشه منطقه که سیاحیه زورا خوشه جمله نبود تازه جمله ده کاکا وانا خدا- لم جمله کاکا دوی پیاسه جمله دی باشی نبود. زاخو الله بکی اف بابت گشتیاری پراستیج یعنی سیاست ها برای جناب سروکی حکومت هرم کردستانه همه چشم نکردنی آبوریا هرمیه نه تنی وای بس بتنها پشت بسن بدهاتی نود نه. نبی همه چشم نوکه ام اهتمامات سر دو کرتا زور ام ترکیزی سرد کن سینه ام سین بیجن سنوری اداره سر بود بابت صناعیه کو ام خاله که سنورینه ام شن استفادهش هنده بکن کو زیادتر کارگه هلزاخو بین دام از راندر خوشبختانه او پروژه کو برای جناب سروکی حکومت برای بنیاتی بونه 5000 هلی کار دلوی پروژه چه بین بابت دوی بابت کشتوکالیه که ام زور احتمام دینه خوشبختانه نو که کمپانیا اماراتی بابت پروژه کاغوتار بموره بابت گشتیاری گشتیاری کشتوکال هر دوی کی چکه زاخو پیما بیو دفره هم با کشتوکال بنا بانگه هم ل ناوچه گشتیاری گشتیاری تازه یک دو ناود هنا عمل یکم جار موجیم بله.
جا پێم خۆشە بزانم ئەگەر بە کورتی وەڵام دەیتەوە چکە دیسان دەچمۆلای ئاو نیشتیمانیان بە کورتی لەو دووبارە بێژگەلەوە لەو شوێنێک ئێستا ئەمە لەی دانیشتوین بەناو بانگە چی دیکە شوێنی گەشتیاری بایەختان پێدا بێ اینجا کشتکاڵیش ئەگەر باسی سیاحە بکەن ینی گەشت و گوزار زاخ و خۆی تۆپۆگرافی عردەکە وەکو قەزایەکی ئەوکو ناوچەیەکی زۆر کەڤنارە شوێنی ئەسەری زوری لە یعنی جهێت ئەسەری باجارێکی کەڤنە زۆر جهێت گەشتیاری زورت لێنەش دەرڤی شاری سیلاوا شەرانژمە سیلاوا سۆریامە شکەفتا بهێرێ باوەرکە ئەگەر تو سەردانەکە وەرە بکێ زۆر دەبێژم تەوەقعناکی ئەڤەل کوردستان هەیە بەداخەوە شەڕ و پێکدادا ناوبێنە چەکدارێن پەکەکە و لەشکری تورکیەدا زۆر جار بوونە سەبەب ئەو ناوچانە ببنە جێ مەترسیە بەس خۆشبەختانە ئەو نیشتیمانی قوربانی خۆشبەختانە بوو بەڕێز جەنابی سەرۆکی مەسعود بارزانانی و بریاردا و هێزین پێشمەرگەی هەندێک خالد سنووری لێ دەبەرێ زیاتر ڕاستپاردەیە بەرە جەنابی سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی ئەو ناوچە زۆرێت تەمین بووین و کە خالد پێشمەرگەی خالد سنووری وان جهات هەین و بێگاوێ خەلکێمە ئازادی هەور بۆ تۆ گەشتیاران پشتی کومە ناحیە بێژن پێشمەرگە کوێوێ ناوچێ منوکە دەستم نیژەنکردنە وان جها کرد بوو جا دێتوانە چێکردن و نیژەنکردن نەبتنێ بۆ خەلکی زاخۆ باوەرکە گەشتیارش هەموو عێراقی و الخەلیج و هەرێما کوردستانی زۆر قەستا زاخۆ نوکەتکن ومە پێخۆشک و ئەو جهێت کومە چێکردین ببینێ بۆ ئەvە دێوەکات فرسەتێت کاری دێ زۆر پیدا کرد ئەگەر بچێ شەرانشێ بچێ سیلاوا سۆریا بچێ ئەو جێت کومە بەحث لێکردن دەبینێت چەند مطعم و خەڵکێک لێرە کارت کرد بویە ئەvە ئەم دێ احتیمامی زیاتر دەینە گەشتیاری گشت و کاڵی ناوچۆمە مەشهورە پەنارە دیسا ئەم شێن بێژین هەنارێت زاخ و حەلەب چەک و سەر بڕیارە بەرە جەنابی سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستان چوونە فەڕەنسا چوونە خەلیج و چوونە برێتانیا دەستخۆش ئەوە وەڵامێکی گونجاو و دەستخۆشێ بە کاتەکەم حەزم لێ زیاتر بدەمەوە نیشتیمانیان دەکەرم کە قوربان حەزم لێ بەشدار و نێوە زۆر سپاس بۆ vê dîdarê spas بۆ xemxoriya cenabê serpereştê îdara serbexweya Zaxo piştî ku bûye serpereştê îdarê wekû êkem serpereşt rastî desthilateke li Zaxoya peyda bîye desthilateka giştgîr e ku hemî kes pêk vekar dikin eb serpereştiya cenabê Guhdarşêxoyê rastî xizmetek gelek baş ya têdkirinê min çend pisyarekî ji cenabî hene êkî ji wan dest pê kiriwa dey پرسیارەکانت کردووە یەکسەر êkî ji wan pisyara piştî dûmahîk seredana cenabê Serok Barzanî bû bajêrê Zaxo ew bî ku rêja derçûnê ya qutabiyan taybet pola dazdê da û êkî ji kesê vî bajêrî ku nebiye derçûyê êkê li ser astê herêmê û cenabê te ji wê kombînê da hazir bî got ev bû min ji cihê pisyarê ye pisyareka dî min لە بواری پەروەردە pisyareka dî min hebî ku ev peywendiyê ji derve ku hîn wekû îdara serbexweya Zaxo pitir kar li ser çi sektere dikin ku ev peywendiyê hîn ji derve meselen çûna we bû ji derve yola taybet bû ev bajêrên navûdeng û her wisa me jî wekû komelgeha Bêrsivê ez ji komelgeha Bêrsivê hatime me kêşeyeka erdiya heye kêşa me çawan e seyda piştî serhildana pîroz gelekî ji xelkê erdê xwe yê firût e û bavê wan yê emrê Xwedê kirine zarokê wan piştî wan hindeka senet yê înane derê û carek dîtirê hatine dewa erdî dikin bijin me erd nefirût e yanî arîşe vî rengiya bû xelkê çêbiye û heger cenabê we dîvçûnek vî babetî kiribiya gelek baş bî û her wisa gencêt komelgeha Bêrsivê piştî zaniye ez dêyim vêrê daxwazek yaş bikire ku me wekû komelgeha Bêrsivê hîç hûlek nînek yan cihekê lawa em lê xir ve bibin eger cenabê we ew jî bû me çare kiribiya em da memnûn bin û her wisa mitviya spasiya cenabê wê vî stavala keltorî zor spas یەکسەر خۆ لە بواری پەروەردە ئەگە بەحسکەم ڕاستان پێبینێک بۆ لێرە یەکەم ئەوە پرسیارە بوومە بەعام بوو خەڵکێ بەهدینام عام بێژین ڕاستە مە کاری سەر هەندێک کرد خۆشبەختانە مە بەرنامەیەک هەبوو گەل وەزیرێ پەروەردە هەرێما کوردستانی بەرز دکتۆر ئالان و هەندێک خۆلمە بوو مامۆستا vekirин û me terkîzê ser هەندێک کرد ka çav bi warê perwerdê
پێش ببن بۆ ئەگەدۆری مەبێگۆێ ئێکل سەر هەرێمە کوردستانی ئەوەلە هەیە نابینا و بێژن قوتابیەکە نابینا سەر ئاستی هەرێمە کوردستانی بوویەکە کومە دەست پێ کرد ئینشاءڵە بۆ پۆڵا دۆزدێ و نەتیجێت باش خەڵکی vê زاخۆێ و دەرەجێت gelek باشێت هێن احتیمامەکە زیاتر مێوادای بوارێ پەروەردەی بۆ هەندێ ئاستی خواندنێ بەرز بێت پرسیار فێری ئەوە پرسیار فێری ئەوە یا پەروەردێ کێشەیەک مێ هەیل زاخۆ نەک زاخۆ ڕەنگە زۆر بێکوزە زۆر جار قوتابیت مە وانەیەکی تەعجیلت کرد مەل زاخۆ ژە نۆتۆنە و سەد جا هەی بەس بەداخەوە هەندێک ئەو قوتابیت مە مادەیەکی تەعجیلت کرد بێژن ڕەنگە دەرەجامە باش نابێت بۆیە مە هەوڵدا ئەو قوتابێ زیرەک ئەف ساڵە قەنەعەتی پێ بکەن و تەعجیلکردنەوە مادەیەکی زەرەرە بوو ئەم حەسکەن ماداخۆ بکرد بۆ هەندێک و سەر ئاستی هەرێما کوردستانی پرسیاری دومی زۆر جوان بوو دەست خۆش بێ شێوەکەی وەها بوو کە ئێستا بەو پێی جەنابەت یان زاخۆ ئیدارەیەکی سەر بەخۆیە کاتێک شاندەکانی حکوومەت دەچێتە دەرەوە لەوانەیە جەنابیش دەچێتە دەرەوە وەکو نوێنەرایەتی زاخۆ ماوەیەک لەو پێش شوویتە قەتەر پێم وابێ هیچ بەرهەمێکیە بوو 27 مانگ بەرهەمەکەی دەبینن شاندەیەکی قەتاری سەردانی زاخۆ دەکات طبعی کە ئەم چوینە قەتەر یعنی بۆ نزیکانە دێ هەفتەی داهاتوو کە ئەم چوینە قەتەر سێ مەبەستی سەرەکیمان هەبوو ینی سێ بڵێن پرۆگرامێمە هەبوو ئێک پێشکەشکردنەوە پرۆپۆزەڵێکی فرسەتێت ئستیسماری زاخۆ بوارێ پەروەردە بوارێ پیشەسازی بوارێ کشتتوکاڵی بوارێ سیاحە ئەف چۆر کردێت هەنێمە پێشکەشی وانەکە و ئەف فرسەتێت کاری زاخۆیانە طبعی ئەوان ئەو وەرگرتن دیراستکەن ئەو جێت کومە سەردان لێکری مە گوتی حت ئەم داخوازکێک و بێن سەردانی مەدانیش بکەن ببینن بۆ هەندێک کوم استیفا ئینشاءڵڵا 27 مانگەیەکی کۆمپانیەت هەرە گەورە و قەتەر بژن دەوحە دروستکردی سەردانا زاخۆ دەکەت ئەو پەیوەندی چۆن دروست بوو لەڵی وەرزشەوە دروست ئەو پەیوەندیە وەرزش دەورێکی زانیاریوانەیە لەسەر وەرزشەوە ڕاهێنەریان زاخۆ قەتەریە ئەو پەیوەندیە بڵێن شوێرێ دەست پێ کرد جەناب بزانت و قەتەر خۆش احتیمامەکە زۆر دەرزە وەرزشێ مەسوود لێ چندێ ژواگرت بۆری وەرزشێژە ئێکیش بەرنامێ مە بوو و یانێت قەتەری یان ئێستا پەیوەندی باشە لەگەڵ دەوحە بەێ ئینشاءڵڵا نقطادی و سەفەرەمە بوو زاخۆ دەوحە ببێتە دەستە خۆش ئامادەبوونا خۆیان دەربڕین و کار سەرندێ بێت باشە ئەوەی سێمیشی بە کورتی باسی هۆڵێکی کرد بۆ لاوان کاکەمەوە شاڵە نزیکترین وەخت درست بکەیت پێم خۆش ئەگەر پرسیاری دیکەتان هەیە کەرەم کە خاتون دەستپێکی سپاسی سەرکی حکوومەتێ و سپاسیا جەنۆبی سەرپەرشتی دکەم و ئەفزۆخوکیری ڕاستینەوەدا این کارکردن چارچوبێ ئاواکردنا باژێری و بنیاد تحتیە باژێریدا بەس داخوازیەمە ئەوە وەک گەنج پتر پەرەب گەنجا بێتە دام پترگەر پەرەب ئاواکردنا تاکێ باژێری زاخۆژی بێتە دانش بلی ئاواکردنا باژێری و بینا بتنێ پتر گرنگی پلانێ ڕەوشەمبیری بێتە دان گرنگی پلانێ چاپەمەنیە و ڕێخوشکردن بوو نویسەرێت زاخۆ بۆ خەڵکی زاخۆ بۆ گەنجێت زاخۆ ئەvێت بەرهەم هەین خۆتن و نوێسینێدا بێت ئەس خۆندەوانم و گرنگی پلانێ ڕاگەهاندنێژی زاخۆ بێتدان ئەمش ئەندامت گروپی وێژینە ئەوە کتێب دەخوێنێ بەس باز دەخوێنێ ناچکە باسی نووسەرانت کرد بۆیە وەمزانی نووسری دەست خۆش چیدی کەرم کە دەست خۆش بووە پێراتنەوەتکین بەس مایکە نزیکەوە بەێ زۆر سپاس بووە کوشت نزیکی کۆتخوا ئەگەر مرۆڤ ڕاستی بێژێت هەمی بۆڕاندا خزمەت یاهاتیکردن بۆ ژێرەزاخ و گەلە گۆڕینە تاتینکردن تێنێ ملڤێرێ داخوازیەکە هەی ویدارم سەرپەرشتێ ئیدارەساخ و کو پشتەوانی گەنج و لاوە بکە جەهێکی وەرزشی بێت ئاواکردنێک و گەنج و لاو خوا تێدا ببینن ڕاستیژی ئەم محتاجی بێنە جایك تایبەت لاوان داباڵە زاخۆ زۆخۆ هەی باش هەردوو لە باسی گەنجان هەردوو هەردوو بەڕێز باسی گەنجان ئێکێمە بژە ئێکێمە یەکەدی شێت ئەو خاتونش ئەو خاتون ژۆر دەگرن ئێستا و دوو بەڕێزە باسی گەنجان گرنجیدان بایەقدان بە گەنجان و لاوان ناوێ خدای مەزن لەوان دەست پێگەم خێراتنا وەلید کەم خێراتناوێت هێژات کەم ڕاستی ئەسنینێنی قوتابی مەرزان کۆزاخۆ وەردی سەندامی گرۆپێویژەمە من دوو پسیارێت هەین پسیارێکەوە ئەم وەک
یکتی قطابی کردستان کو سنتر قطابی ها درست کردن سیکه بله با پشتینگی 75 سال ها تمام کردنه و پشتینگی کار سرمایه راوستیه که هوا کار که خدمت قطابی دادن و که دار کو ومن قطابی تتوانم جواب ده ملباتي وحزبينا حزب بوتان رزقا وانيا خدمت قطابی بکنه راستی اگه سنترێکی ینی وەکو حکومت بت ینی بۆ قوتابیان بت مشکلە نیە دێ دروستکە چونکو خدمت قطابی و براستی بس یارا من دوی هر وقت داخوازیش براستی کو ام حس کن گله گرینگ قطابی بدانه چونکو قطابی ما مساحت کن دمازان کو خلاص کن دبینه دیمن راوستای آنجش کاری نبکد پدیوی کار بوی قطابی بد کنه چونکو او قطابیه برا پشتا ملتیه بس یا دماهی که دیویجم ام حس کن گله گرینگی بخواندن و چوب مدنی و کار گنجا بد کنه و کار روشنبیری چونکو براستی و هنه پدیوی و آلمان سال مد بیجت کاچوا تیور آواد کردن ملتی و باجری جواک آواد کرد واسه درسته جو کوپیدی جواک بیاد آواد کردن تا کوچینگه کا ساخلم او کسمان لیرنی هنرمند بیا کسی نه هنرمند بیا لنا میوانانا ده باشه وزانوان هەیە تەمام اوزان کرم که توش کرم که سلام و رز گله بخیراتن بخیراتن. بخیراتن بدارشی خودتون سرپرشتی داره سر بیاقی زاخو البته داخوازی همی هاتن که باش آلایدی به امد ویا داخوازگا بچیک بگم چون کوش برکو جنوبت آماج بدا کرده گشتو کالو چاندن گلک ام گرینگی پیدن افخابیره بردوام بلاش چد و اگر ابی عردی بکن چاندن اف گمری که مدیتیجی فقی بد هکر جوتیار دمی چاندنا خوابت گویزد کریا وی دنه دمی فقی اول ما پرسین لسر بنده کانش جنی که جاینن گمری که کریا و گواسنا بدنه دی گلک باشتر بد و پتر دی جوتیار زیده بن و پتر دی برام گشتو کاله زیده بد و گلک سپاس بر کاغو هدار برو کتای برنامه که داریم بلام زور بخیرای پرسیارکانی آن پیشان که دوباره که ما پیما ام دوباره بگشتی عندك بابتي اوها ابو بابتي روشنبيلي و چاپمنی زاخوب بدخوا من زور جارات بيجم يعني زاخوب خو شارك هنر و ادب و يعني نويسرت هر جوره باجر بجن صالح يوسف و سيدة صالح سيدة صالح يوسف و صدان خلقي دي كل في باجري باجر بدر خان صنديق و يعني هو زمان مثلا خلقي قالك مثلا الفي باجري حبونا هنر و ادب وانا بانقل لا كلتور بس افود بجم باش وچونك هبو يعني ماوایك بو بله ما فكره كريكو ام چو زيادة اهتمام بدينا بابت كلتوري و هنري و ادبه بلا سپرایز بود بو جناب سروکی حکومت بخو برنامه که هی بابت هنری بوزاخو بلا سپرایز بود اما بو طبعا اما يعني اللي راش كليناكي نخه او بخو بحث کرد کو چونکه او زان شار زاخو شار که هنری ما محاوله کردی کو بابت کلتوری ویستاوالت بجن ادب و هنر زیاتر اهتمام بدنه هندك جارا فرصت چنه بو همه کاره که يعني بتوانن همه شوله که بس از دلنیاد کم مثلا جار دلم لو برنامه کش لا دسپیکی او کارا يعني و برگری کردنی له حکومت والله اما لبیر ما نشه لم کابینه لدسپیکی کابینه نرخینه و داوازی اما تاک سر چاوی دهات مان نود بو پاشان پتای کرونا امان زور ضرری لا همو دنیا دا ظاهر جيره ان شاء الله اهتمام زیاتر امیدانه گنجا و او بابت قطابی آنجک ما باوری همی قطابیت کو هی کو اوید کو در چوی زان کو هی راسته فرصت کاری بلکه گلک جارب دست مروی نکد بس من داخوازك جا هی الگنجب من يعني اما محاوله بکن تشتینی بخوب خوشک يعني شوله پیدا بکن الکرت تایبت مزور کاری پیدا کری و ام دي محاوله كان كو ما خو بروجه كهي الزاخو القال عندك بيجن شارزات في بوارده بروجه بتشيك يعني ام بشين ده خريجي زانكو بروجه كي زور بتشيك و كارك بو پیدا بكن كو هم جيانا خدا بكن هم استفاده لبكن كو ام بشين وي بروجه ماستر لبكن اف بروجه يعني ملقال چند دولمنده كي زاخو طبعا بن دراسه ده از بارم ان شاء الله وقتها كان يزيك امي اعلان كان في بروجي القال عندك مستثمر دولمند في باجري وعندك دكتور شارزه بو نمونه امي بيجن يعني نمونه كي بيجن ام دي چوشن بازار كي بچيك درست كان بو فرصتا شولي بو 20 گنجا پیدا كان ام دي چوشن
معملك بچیک پیدا کن و ده خریج بین لیشول کن تشتکی پیدا کن درست کن اما من قال تاجرت ما بحث کریم کو ام دانشین امشین فرصت پیدا کن اف بیرو کنه پچ ماستر لی بین و ببتا جه رازامندی همه یەکێک لە گەنجەکان لەو گەنجەی دوایی باسی گلدانەوەی ئاوی کرد لەم کابینەیە جەنابی سەرۆک وەزیران تاوەکو ئێستا 18 بۆ 19 بەنداوی دروست کردووە و پێم وابێ دانەیەکیش بەرزاخۆکەوێت اینجا دەمێ باسی ئەوم بۆ بکەی نیازدان هەبوو بەردی بناغی ئەم پرۆژەیە دابنێن لەگەڵ شەقامێکی 6 مەتریش پێم وابێ وایە ئەوە بەکوێگەی سه پروژه استراتژی بو زاخوی یدمان کو ام بیژن تماما زاخو ده بتا شاید آوان استراتژین زور آینده ایش ابو آینده که نزدیک ان شاء الله دلم آینده این مستقبلین بله کو دور مودان بو شاله ما یعنی بو ایک شوانا افرج زاخو نکو ام بیژن جلال کو براستیج اوا کشه که نزدیکترین وقت برای بنیاد ده بو پروژه دو جادا 6 متری از زاخویا اوج به هر دو پروژه برای جناب سروکی حکومت حریم کردن رضامندی آل سر دای تنیا مای که عملگر کمپانی که رک کردن برای بنیاد بوده نزدیکترین وقت دست هر دو پروژه که بابت سی بابت بنداوه جناب تزان که بحث لکن جناب سروکی حکومت بله جناب سروکی حکومت زور گرینگی سرچاوت آوردن که شهر مازنا جهان وگاوه که شو هوای آوه بویا بریار دا کو بندا وکل زاخوش بهت درست کرنه کو خوشبختانه دیزاین جابو عادی کرنه و همه بیشتر پروپوزال و خلاص بتنی امای کو بهت راگهاندنه و زور بناکش ان شاء الله برای بنیاد بووه بندا وکو اگر برای بنیاد بووه بندا و آت دانه دیمش سه کشا قرطال کرد یک خابیر مدهت کنترل کرنه یعنی بو هر بابت که کو بیشتر لافای دمینت هنگه کو دست ما دارم چند آوه بردن چند برن دو بابت گشتیاری 43 دونم پارچه زوی دوروبر بجن صده همی بو گشتیاری کو همی پروژه گشتیاری پیکتد شارکی جدی دلوره درست بد یا سیجک بابت کشتو کالیه ما پلان آدای نادی او صدال زاخو بهت درست کنه کو 10 کیلومتر سر پرادلار دا سنتر زاخو بویره 10 کیلومتر و آوای ببینه لای دی زاخو با کو روی که آن کو جوی که درست کن بونده کو او بیشن دشتاوی لای همی ببته آوی و ام سودل کشتو کالب کن ان شاء الله اوه هر سجده جبهه بین از خلق ما دلنیا کم جناب سروکی حکومت حریم کردستان پشتوانه بو خلق زاخو بو همو کردستانه بو خلق زاخو کو اف هر سه پروژه ده گرنگی که باش بوز آینده زاخو هبید بابن پرسیارش کلباتی ئامادەبوان و هەموو هاونیشتمانیانی دەڤەری زاخۆ لێ بکەم بەڕێز سەرۆک وەزیران لە ماوەی ڕابردوو بڕیاریدا زەویدا بەش کرێ بەسەر فەرمانبەران ئەوانەی کە سوودمەند نەبوون تاوەکو ئێستا لە هەرێمی کوردستان پێم خۆشە بزانم باژێری زاخۆ دەگرێتەوە فەرمانبەرانی زاخۆ ئەوە یەک دوو لە 2011 پێم وابێ بڕیارێک درابوو هەندێک زەویدا بەشکرێ لەسەر فەرمانبەرانی ئەم ناوچەیە ئەگەر هەڵەنە بژمارەکەی چەند هەزارێک 5,000 دەبێت پێم وابێ ئەو کێشە یەکلایی بۆ ئەوانەشم بۆ باسکە بۆ خەڵکی زاخۆ بۆ یەکزاری چاوەڕانی هیچ کە نەکەن وانە خەڵکی زاخۆ دڵنیات کەم ڕەنگە کێمتر یان مانگێک دوو مانگ ئەو 5,000 خەڵکە پارچە زەویەت خوارگن ئەبێک و ڕەزامەندیە پێشتر هەوێ و سەر ڕاستپەردە بەرەز جەنابی سەرۆکی حکومەتە هەرێما کوردستان بەرەز وەزیری شارەوانی ڕاستپارد بوو لژنەیەت هاتینە دروستکردن فۆرمەت هاتین پێوان نقاتا بوو فەرمانبەری دیژک مە پارچە زەویەت ئامادە کرین ئەو کەسێک و شروط لێ بگرێ یان شمولی بکاتن و پارچە زەویەکە دڵنیاتکەن دێوەرگرێت ئاخیر پرسیار دەدەم بە ئێوە کەرم کە بخير هاتنا جناب ولي وبخير هاتنا باتكم بخير هاتنا همو حوالاتكم از كوثر عادل قضايا باطيفة پشتی زاخو بوی اداره لسر راسپار دا سروک حکمت هرمی که مسرور بارزانی و بسر پشتیا جناب که گهدارشی خوی پراستیج یعنی گهورین مازم پیدا بینه همی سکترها بخواهد گرد بگیرش کرد پرورده کرد نخوشخانه
گلک کرتی بخواد گیری براستی زاخو ببرای تو چی دیگه ما یا بدل بی بلی با ازش قضا باتی فا از دهنده داخوازیت خلق قضا یا خو و نحیا بگو فا ده آرسی جناب والی کم ایکش وانا بار دیداره که گشتیاری دا در بحث تزور بابت گشتیاری در بحث کربی ارد باتی فا بت جهه که گشتیاری کوش در ویجی در وی زاخو وقتی بجن در وی باتی فا قصد باتی فا بین ببت جهه که گشتیاری و ام فاجی بینید و هر چند ام دست خوشیل تن کاریتیت کرنه بلی با هر داخوازیت هن ام حست یعنی دیو داخوازی خلکه حتی نوکه مثلا هیچ چو بنایت جدید الباطفانه هاتنه دینانه شولیتیت کرنه بلی با پید وی خدمتیت باشتره دیستان نحیا بگو واجی یعنی حتی نوکه نابجی شول نایت کن هیدی شول سرتن هم دست خوشیل تدکن بلی پاهش حتی نو که سیمای ناحیه پیو دیارنیه وجام حسد کن و من ویا از بسیاره دیجی آرسته جنابی تدکن راستی جی سیدا یعنی گنجل همی بیکارن هم حسد کن یعنی پروژه بین وکرنی القضایامه زور سپاس بسیاره گشتا بس با ولامی او خاتونه بداته و چکا باسی باتی ویای کرد تیم ولای ایوه كرم بله بار ما زوربای کمپانیت گشتیاریت عراقی و هرمان کردستان داخواست کردن والجل ريفابريت گشتی و ريفابريت وانا میسل بغداد بصره هولیر دهوک همین ما داخواست کردن بجن وارشوبك يعني کنفرانسه که دروجی مهبو القضاباتی فبو هندك و باطیفا بدین ناس کردن بان کمپانیت کو خاتونش باسی وی کرد بله کاری گشتیاری کرد ان شاء الله وقتی هاوی نشتانات یا دبینه قضاواتی و ده چلیت زور کاری سر هدیه که کو زیادتر گشتیار قصداوی دوری بکن قضاواتی و قضایی که یعنی سروش تیوه جوانی آوه و جوه زور فرق الگل زاخو چونکه منطقه که چیایه زور احتماما گشتیاری یادایه و کرت تایبت دوره خویلویره اینایی که براستی جکندک گشتیاری جوانه دهید او کنفرانس مکری که کنفرانس زوربه کمپانی گشتیاری همو عراقی و الهرم کردستان بار ما کنفرانس اکویره که سردان قضاباتی فا بکن کنفرانس که دروجی بونا ساندنا شوین گشتیاری القضاباتی فا انشاءالله اف ساله ما پلان دینه که گشتیاری جدر و زاخوتین ام ببین قضاباتی فا و انشاءالله کار سری او پروژه کمال زاخوتی فا دست بگیرنه زور تشتید ماین بس از دنیای دم بو زاخو بو همو ناوچه که هم دی بردام سراسپاردا برای جناب سروکی حکومت هرم کردستان زاخو سنوری اداره سر بخوی زاخو ببته بیکا کردستانی که بو جوانی به هیواین جنابیشت بپرسا فرم دست که دست خوش بو اداره سر بخوی زاخو و برپرسه خمخور بو اوان کارید باش و ریکوپک از قطابیازان که زاخو هر ساعت همان دموزا کارگیرا اکتیا قطابیان کردستان القزاخو من بسیارک هبی سر در چون زانکو بله گلک سپاس ترون کردن دا وی بابتی سپاسیاتت که مامستا بله بحث رول آفرتی نهاد کرند وی بابتی دا مدوید اوه داخوزی کشوت که مکو پشتوانی آفرت دا بهت دان سام باشی وشکا او بابتی دا او بابتی جناب دا کما پرسیارک دا اداره زاخود چند رجای آفرت چند دا زورا والله اگر بس بحث اداره تنم که بس بحث اداره زاخو بس اداره زاخو رجع افراد سندا اگر خلال نبر روانه نیفه بدلوانه زیاد راه لا والله ما كما وري يعني زور لهم دايره دامو دزگت حکومت يعني بكشتي رجع افراد باشه ابن اصلاحات مالي ري شكل باريزلاني ايرا افردو هر يعني كيفهم بيات اليرا وكو بيجمرجيك وكو سكيورتيك اليرا راوسا وافردو نهيشت بين داخل بين باوتومبيل قلت برونا ولا قلت وانبسط شاو افردو بيوست زياتر گرنگی بدينا رول افرته وما ام حس كان افرته ما دوري خوب بينت الحكمرانيه بجنيا و دوريان اداره سربخو وما افرته باشت هي توانات هين ريفبرن كار بدست حكومت الفيري وجهه دستخوشی ان شاء الله همو افراد کردستان سرکف و سرفراز بنم ده دعم میشه کس پرسیاری نما دو همین پرسیار وردگرم چونکه کاتمان کم دروا و نمانم بارانیش دستی پیکرد بایدی و گوارکش لدگه
دوهەمین پرسیارە جەناب ئەسمەتینم مامۆستا و چۆڵکوانەیە مەدەنیمە جێ دەستخۆشیە پرۆژە بەردەوامن و زاخ و وەکیل بینش دەستێکی کوێ دەستێکی دیتدا گەلە گۆڕنیت هاتی ناکەنجام وەکو دەبێت بێک بەحس کردیم خاڵەکە گرم کوونە هاتیە بەحسکیان ڕاستی داژی بەلکی هزارواتی دا کرد بەس دیمەنێکی نەجوانێدا بۆ جێرە زاخۆ هەکە تو سەکی دەورە سیناعی جهێکی فەراغی ئەم بژنێ گۆڕاپانا و گۆستنا تڕۆمبێلا ئەو هەکە حەلێک لێ بدەکردنی یان بتە پرۆژەیەکی بازرگانی یانژی بتە گۆڕاپانە و گۆستنا شێوەیەکی مدرێن وەکو ئەم بێژن باجێرین دیترین جیهانێ دیگە لە گەلک جوانتر بیتن بە کورتی وەڵامی وەرزم حەزر هەمی شتێکەکەن یعنی پلانەوەی رێژمەوە هەی هەندێک جۆرە ئیمکانیاتێت مادی محدودن بۆ هەمی پرۆژەیەکێ ڕەنگە دروستکردنەوەی گۆڕاپانێ دروستکردنەوە جادەکێک گرنگتر بە جارێ شوێ گۆڕاپانێ بەسمە دیزاینەوەیە چێکری وەختەکە نێزیک دێ دەست بکەین کاگوهدار دوهەمین پرسیارم لە بەڕێزت ئەوەیە ئایا سەرۆکوەزیران ئەو هەماهەنگەی لەگەڵ پارێزگارەکان هەیە نەک پارێزگاکان پارێزگارە بەڕێزەکان هەمان هەماهەنگی لەگەڵ بەرپرسی ئیدارە سەربەخۆکان هەیە بەڵێ هەمویان هەموو پارێزگار ڕاستەوخۆ ئەو کۆنتاکتە لە نێوانتاندا هەیە هەموو پارێزگارەکان و ئیدارە سەربەخۆکان ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆژێک لەگەڵ جەنابی سەرۆکی حکومەت هەیە بۆ هەر داواکاریەک بۆ هەرموو ئەو بڵێن ئەو ئیدارانە و ئەو پارێزگارە ئێمە هەموومانواکوەکەن هەمویان لای جەنابی سەرۆکی حکومەت زۆر عەزیزن خۆشەویستن هەر کەسێک کە خزمەتی شار و دەڤەری خۆی بکاتن بۆ هەر پرۆژەیەکش ڕەسامەندیە دایەمە بۆ هەموو پرۆژەیە سپاس بۆ گۆدار شێخۆ سەرپەرشتیاری ئیدارەی سەربەخۆی زاخۆ سپاس بۆ ئێوەی هاونیشتمانیانی دەڤەری زاخۆ و دەوروبەری شانسمان هەبوو کۆتاییمان پێنا و بارانەکە واری سپاس بۆ ئێوەی هێژا کە تاوەکو ئێستا بینەرمان بوون هەمیشە باشە.